الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەی شەشەم لە خزمەت سوورەتی لوقمان بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن. بسم الله الرحمن الرحيم. أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. بەڕێزان بای ئەوەی کە الله تعالى باسی لە کەسانێکی محسین و چاکەکار کرد، ئەوانەی کەوە قورئان لە حەقی ئەوان دەبیتەمای هیدایەت و ڕەحمەت، ئەوانەی کەوە چاک نوێژەکانیان دەکەن، ئەوانەی زەکاتی ماڵەکانیان دەدەن، ئەوانەی یەقینیان بە ئاخرەت و بە ڕۆژی دوایی هەیە، دەفەرمی ئەوانە على هدى من ربهم، ئەوانە لەسەر هیدایەتن لەلایەن پەروەردگاریان، هەر ئەوانەشن سەرکەوتوو سەرفرازی دنیا و قیامەتن. بەڵێ دەفەرمی ئولایکە على هدى من ربهم. على هدى یەکەم جار دەفەرمی على وەکو معلومە لە زمانی عەربی لە بۆ ئیستعلایە، کەواتە ئەوانە بەو هیدایەتەی کە لەلایەن پەروەردگاریانەوە هیدایەت دراون ئیستعلایان کردیە. على هدى من ربهم. تەماشا دەکەی لە قورئانی پیرۆز لە بۆ هیدایەت ئەو کەسانی کە لەسەر هیدایەتن خوای گەورە علایان لۆ بەکاردەین، ئەوانەی کە لەناو گومڕایینە خوای گەورە دەفەرمی فی ضلال مبین، فی ضلال مبین، گومڕایی چاردەوری گرتینە، تێدا نقوم بووینە، بەڵام ئەوانەی لەسەر هیدایەتن بەو هیدایەتە ئیستعلایان کردێ، بەرز بووینەوە، مشەڕەف بووینە. على هدى من ربهم، لای پەروەردگاریان، لێرە نافەرمی لای الله تعالى، لای پەروەردگاریان، کەواتە لێرە با بڵێن کاتێکەوە رب العالمین لەفظی ڕبوبیەت بەکاردەینی، ڕبوبیەت کە وەکو زانایان دەفەرمون واتە ئەو پەروەردگارەی کەوە ڕەباهم بینیعەمه، ئەو پەروەردگارەی کەوە پەروەردەی بەندەکانی دەکا بە ناز و نیعمەت و بە هیدایەتدان و ڕێنمونی کردن و تەوفیقکردنیان. ئیتر ئەوانە بە لەلایەن پەروەردگاریان و هیدایەت دراون و ئیستعلایان کردیە بەو هیدایەتەی. وأولئك هم المفلحون، هەر ئەوانەشن مفلح و سەرفراز و سەرکەوتوو بە مطلقی دەفەرمی، کەواتە لە دنیا و لە قیامەت ئەوانە سەرفراز و سەرکەوتون. ئیتر کاتێک کەش دەفەرمە ئولایکە هم المفلحون، هم ضەمیری فەصلە لە بۆ حەسڕکردنی فەلاح لە ئەوان، کەواتە حقیقەتەن فەلاح و سەرکەوتووی و سەرفرازی دنیا و قیامەت حەسرە لە ئەوانە، لەو محسینانە، لەوانەی کەوە ئەوە صیفاتەکانیانە، لەوانەی کەوە چاک نوێژ دەکەن و زەکاتی ماڵەکانیان دەن و یەقینیان بە ئاخرەت هەیە، ئەوانەی کەوە ئیحسانیان هەیە لە تەعامولیان لەگەڵ پەروەردگاریان، ئیحسانیان هەیە لەگەڵ دەوروبەریان، ئەوانەی کەوە قورئان لە حەقی ئەوان دەبیتە مایەی هیدایەت و دەبیتە مایەی ڕەحمەت لە دنیا و قیامەتیان، هەر ئەوانن سەرکەوتوو سەرفرازی دنیا و قیامەتن. أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.